چاوچنۆکی و تەماعی تورکیا و ئێران بربەست بۆ پێکهێنانی کابینەی دەیەم دروست دەکەن. وەفدە نهێنیەکانی تورکیا و ئێران لە هەرێم چیان کرد و چیان وت؟ ئەوکات لەگەڵەوەی هەڵبژاردننی خولی شەشەمی پارلەمانی هەرێمی کوردستان بە سەرکەوتووی بەڕێوەچوو حکوومەتی عێراقیش کێشەیەکی ئەوتۆی لەگەڵ پرۆسەکەدا نەبوو، بەڵام دوو ڕژێمی ئێران و تورکیا بۆ بەرژەوەندی خۆیان پیلانگیڕیەکانیان دژی هەرێمی کوردستان و کابینەی دەیەم چڕتر کردوتەوە. چاوەڕێ دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئەنجامی هەڵبژاردنەکانی هەرێم پەسەند بکرێت، دواتریش ڕێکارەکانی دەست بەکاربوونی پارلەمانی نوێی کوردستان دەست پێ بکات و هەموو کارەکان بۆ پێکهێنانی کابینەی دەیەم ئەنجام دەدرێت. بە پەیزانیاریەکان هەریەکە لە ڕژێمەکانی ئێران و تورکیا ڕۆڵی گرنگیان هەیە لە پرسی پێکهێنانی کابینەی نوێی هەرێم و ئەو دوو وڵاتە بە دوو استراتیژی جیاوازەوە دەستوەردان لە پێکهێنانی کابینەکەدا دەکەن و هەریەکیشیان ئامانج و مەبەستی تایبەتی خۆیان هەیە. تیوار زانیویەتی دوای هەڵبژاردنەکانی هەرێم وەفدێکی ئێران دوور لە چاوی میدیاکان هاتوونەتە هەرێم و لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبوونەتەوە. ڕژێمی ئێران هەرچەندە سەرزارێکی باس لەوە دەکات کە بۆ پاراستنی سەقامگیری سیاسی هەرێم لەگەڵ ڕێککەوتنی لایەنەکانە بۆ پرسی پێکهێنانی حکوومەت، بەڵام بەپێی زانیاریەکانە و ڕژێمە دەیەوێت پێکهێنانی کابینەی دەیەم بۆ دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دوا بخات. ڕژێمی ئێران لەگەڵ هەردوو لایەنی یەکێتی و نەوەی نوێ دانیشتون و باسییان لە دروستکردنی هاوسەنگی هێز کردووە لەگەڵ پارتی. هەردوایەمەش نەوەی نوێ بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەاند سەرۆکی حکوومەتیان دەوێت و یەکێتیش تا ئێستا لەم بارەیەوە بێدەنگە. هەفتەی پێشوو مەحموود محەممەد وتەبێژی پارتی ڕایگەاند یەکێتی و نەوەی نوێ وەڵامی پارتیان نەداوەتەوە تا دەست بە دانوستانەکانیان بکەن. بە قسەی بەرپرسەکەی پارتی وا دەردەکەوێت کە ئەو دوولایەنە پەلەیان نییە لە پێکهێنانی کابینەی حکوومەت، بە تایبەت یەکێتی کە هەر دەبێت لە کابینەکەدا بەشدار بێت. زانیاریەکانی تیوار ئاماژە بۆ ئەوە دەکەن کە ڕژێمی ئێران پشتگیری دواخستنی کابینەکە دەکات بۆ ئەوەی لایەنە دژبەرەکانی پارتی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش بەم گوتارە سیاسی و میدیاییە بەردەوام بن تاوەکو پێگەی خۆیان بەدەست بهێننەوە و پۆستەکانی بەغداد و هەرێمیش سەر لە نوێ پێکەوە دابەش بکرێنەوە. ئامانجی کۆماری ئیسلامی ئێران لەم هەوڵانە بچووکردنەوەی پێگەی پارتیە لەناو حکوومەتی داهاتوودا تاوەکو بتوانێت لە ڕێگەی یەکێتی نیشتمانی کوردستانەوە پەرا بە دەستێوەردانەکانی لە هەرێمی کوردستاندا بکات. هەرچی تورکیاشە بە پەیزانیاریەکان پەیامی بەلایەنەکان داوە کە پشتگیری پێکهێنانی کابینەی نوێ حکوومەت دەکات. تورکیا لە ڕێگەی کۆنسوڵەکەیەوە بەلایەنەکانی ڕاگەیاندووە بۆ ئەو وڵاتەش گرنگە لە پێناو سەقامگیری سیاسی کابینەی دەیەم زوو پێک بێت. جالەوەش تورکیا پێی باشە پارتی و یەکێتی حکوومەت پێک بهێن و داواشی لە یەکگرتوو کردووە بەشداری حکوومەت بکات، بەڵام یەکگرتوو داواکەی ڕەت کردوتەوە. تورکیا ئامانجی لەم هەوڵانە ئەوەیە کە ترسی هەیە ئیدارەی ترامپ بڕیاری خێرا و یەکلاکەرەوە بدەن کە کاریگەری زۆر لەسەر هاوکێشە سیاسیەکانی ناوچەکە دروست دەکات. بۆیە بۆ تورکیا گرنگە مامەڵە لەگەڵ هەرێم بکات تاوەکو حکوومەتێکی نوێ هێزە سیاسیەکان کۆ بکاتەوە. تیوار زانیاریەوەشی دەستکەوتووە کە تورکیا لەگەڵ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی شێتی لەگەڵ یەکێتی و هەفتەی پێشوش وەفدێکی بەنهێنی ناردۆتە سلێمانی و لەگەڵ بەرپرسانی یەکێتی کۆبوونەتەوە. هەرچۆنێک بێت ئێستا جگە لە هێزە سیاسیەکانی هەرێم تورکیا و ئێران یاریزانێکی یەکلاکەرەوەن لە پرسی پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێم و سەی ئەوان بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر دیزاینی کابینەی دەیەم دەبێت. ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە کە هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەگشتی و یەکێتی و پارتی بە تایبەتی واز لە ڕکابەرایەتی یەکتر بهێنن، زیاتر لەما لە یەکتر تەریک نەکەونەوە و بە یەکگرتن و سازشی زیاتر هەوڵ بۆ پێکهێنانی کابینە نوێیەکی حکوومەت بدەن. چونکە ئەگەر بێت و بۆشایەکی بچووکیش لە نێوان ئەم دوو پارتە دەسەڵاتدارەدا بێتە ئاراوە، ئەوە کۆماری ئیسلامی ئێران و ڕژەمی تورکیا بە باشترین شێوە بە قازانجی خۆیان دێقۆزنەوە و هەرێمی کوردستان دەکەنە بووکەڵەی دەستی سیاسەتەکانیان.